لە هۆڵی خاکی شاری سلێمانی ڕێکخراوی برەودانی گەنجان YDO لە یادی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستاندا ئێوارە کۆڕێکی بۆ کۆبەرهەمی بۆ تۆی شاعیر و نووسەر نەوزاد مستەفا ڕێخست. سەبارەت بە کۆبەرهەمی بۆ تۆ میوانداری بەڕێز نەوزاد مستەفامان کرد و گفتوگۆی زیاترەکەین. کاک نەوزاد سڵاو لێبێ بەخێربێی. سڵاو ڕێز و پێزانین، سپاس بۆم بەسەرکردنەوەیە. باسێکمان لە کۆبەرهەمی بۆ تۆ بۆ بکە. کۆبەرهەمی بۆ تۆ بەرهەمەکانی ساڵی نەوەتەکان تا 2022 چەند بەرهەمێک لە خۆگرێ، لەوانە ئاوازەکانی نامۆیی، خەرمانی کۆچ، بۆنی پاییس، دوادیدار، دیوانی ئەلمەتەری عەرەبی لەگەڵ چەند هۆراوەیەکی مناڵان، نزیکەی 6-7 دیوانە. بەڵێ مەبەست لە تێکەڵکردنی یان کۆکردنەوەی شعرەکانی بەڕێزە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئامانجی سەرەکی لەم کارە لەم کتێبە کە بە حەجم گەورەیە بەڕاستی پێت بڵێم، ڕەنگە بۆ خوێنەر تۆزێک ناخۆش بێکردنەوە ئەوە، بەڵام ئامانجی سەرەکی من ئەوەیە هەموو بەرهەمەکانم لە دیوانەکە لە کۆبەرهەمێکە هەبێ بەڕێز هەر کەسێک ڕەنگە بۆ نمونە بەڕێزت ئاوازەکانی نامۆیی لا نەبێ زۆر چەند ساڵێک لەمەوە پێشە لەم بەرهەمەیە هەیە، خەرمانی کۆچت لا نەبێ یاخود دیوانی مەتەڕە عەرەبیەکەت دەست نەکەوت بێ لە بازار لەم بەرهەمەیە هەیە. بەڵێ پێشتر قسەمان کرد کە ئەمە دوا بەرهەم و دوا کتێب دەبێ، ئەو بڕیارە بۆچی ئەگەڕێتەوە؟ وڵی هۆکار زۆرە، بەڵام من سەرەکی ترینیان بەڕاستی ئەو جۆرێک لەو فەوزایی نووسینەیە، جۆرێک حرمەتم هەیە لەو نەزیفە نووسینەیە کە لەسەر شەقامەکان هەیە، ئەو بێڕێزیە کە بە کتێبەکرێ، کتێبەکان نەبینی لەسەر شەقامەکان کەوتووە کە هەمووی هەست و سۆز و ئەرک و ماندووبوونی نووسەرانە. دوو لە ڕووجەنابتان پەرژینی قایم بێ لەگەڵ بینەرانە پێڵاوەکان لە جەمخانەیان. هەست دەکەم نووسین ئەو قەدر و تام و چێژەی جارانی نەماوە، لەبەرەوە یەکێ لە هۆکارەکانەوە هۆکارێکی کەم لەوانەیە بێ هەر کەسێەوە هەڵەسێ و دەسەیاتی و شاعیرە و نووسەرە و بە جۆرە لە جۆرەکان شعریەت و ناشعریەت تێکەڵ بوون. بەڕاستی خوێنەر خەڵکی دەستە بژێر ماندوو هیلاک بووە، جۆرێک لە بێزاری دروست بووە. لەبەرەوە من بە مافی خۆم ێزانم تا کاتێکی نادیار ئەگەر بەرهەمیشم هەبێ بژنووسم بڵاوی ناکەمەوە. گرنگی نووسینی شعر جا لە زمانی کوردی بۆچی ئەگەڕێنیتەوە کە بەڕێزت بە زمانی عەرەبیش کۆمەڵێ شعرت نووسیوە؟ من دیوانێکم هەیە بە زمانی عەرەبی، دیوانی مەتەڕم هەیە. تۆ چەند زمان بزانی ئەوەندە مرۆڤی. من ناکرێت لە سنوورێکە قەتیز بمێنم، شاعیرێکی لۆکاڵی بم تەنها لە سنووری سلێمانی و تاسڵجۆەوە تێپ نەپەڕم. ڕەنگە من بە عێراقیش ڕاستی نەبم بەهۆی زمانەکەمەوە. من دەهۆنراوام تەرجەمە کراوە بۆ زمانی ئینگلیزی، بەڵام لی دڵنیانیم، بەڵام زمانە عەرەبیەکە بە هەمووی یانی عەرەبی تەواون خەڵکانی خۆم پێش خۆم هاوکارم بوون، بەڕاستی پێ بڵم پیاچوونەوەیان بۆ کردووە. خۆم لە 7 ئەکادیمی عەرەبیە ئەندامی یەکێتی نووسەرانی عەرەبم لە نیشتیمانی عەرەبی و تاراوگە، ئەندامی یەکێتی نووسەرانی عێراقم بەهۆی ئەو زمانەوە. ئەگەر ئەو زمانە عەرەبیە باش و زاراوە چۆن تایبەتانی کە نووسەر خوێنەر ڕائەگرێ وەرگر ڕائەگرێ ناگەمەوە بەهۆی زمانەکەوەی. من نامەوێت لە سنوورێکە قەتیز بمێنم، ئەمێ سنوورەکان بەڕاستی تێپەڕێنم. کاک نەوزاد سوپاس کە ئامادەبووی لەگەڵمانە، هیوای بەردەوامی بۆ خوازم. سپاس بۆ کورسات، سپاس بۆم بەسەرکردنەوەی.